لا بەرنامەی شوێنپەنجا ئەمجارە باز لە دوو باندی کە خەڵکی خواروی عێراق دەکەین، دوو باندی تاوانکار. ئەم تۆمەتبارەیان ترێلەی لە شەقام دزیوە بیفرۆشێتەوە، پارەکەی بردووە لە یانە شەوانەکان. ئەمە شاباشی کردووە سەر ئافرەتان و خواردنەوە و خەڵکی داوەت کردووە و ئیدی وەک پاشا بە حسابی خۆی کە دەڵێ ژیاوە. الفلوس صرفت بالديسكو بالجنوب. تاوانی دزی سیارە تاک ماوە، جاران زۆر بەسەر جاران گەلێک زۆر بوو، جاران چۆن بڵێ دەتوان بڵێم دیاردە و بەڵام ئێستا حاڵەتە. ئەم ئۆتۆمبیلەیان دەبین ڕێزکراون، ئەم قافلەیە ئەمە لە دەست تۆمەتبارەکان دەرباز کراون، ئەوە گەڕاندراینەوە بۆ خاوەنەکانیان. لە بەرنامەی شوێنپەنجا ئەمجارە باز لە دوو باندی کە خەڵکی خواروی عێراق دەکەین، دوو باندی تاوانکار. چەندین تاوانیان لە هەرێمی کوردستان، لە شاری سلێمانی، لە شاری هەولێر، لە شاری کەرکووک ئەنجام داوە. چەندین تاوانیشی ئەنجام داوە. وردەکاری سەبارەت بەم باندا و هۆکاری تاوانەکانی دەژیرکردنیان لەم بەرنامە دەخێنە ڕوو، ئەوەش باز دەکەین. متمانەی نێوان ئەو متمانە گەورە نێوان حکومەت و هاوڵاتیان لە ئەنجامی چییە؟ ئەو ئارامیە بەهێزەی کە هەیە، ئەو شەو نخونی هێزەکانی ناوەخۆ لەم بەرنامە دەردەکەوێت بەشێکی کە چ گرنگی هەیە، بۆچی هاوڵاتیان هەندە بێخەمن. بۆیە شوێنپەنجا ڕۆڵی حکومەت دەستگا ئەمنیەکان لەم بەرنامە لەم چیرۆکە دەژێڕێتەوە نیشانەدا. بەرنامەی شوێنپەنجا ئەمجارە باز لە تاوانێکی گەورەی دزینی ئۆتۆمبیل لەلایەن باندێکی تاوانکار دەکات کە دانیشتووی خواروی عێراقن. ماوەی چەند مانگ بەر لە ئامادەکردنی ئەو بەرنامە لە شاری هەولێر 10 تاوانی دزینی ئۆتۆمبیل تۆمار دەکرێت، لە ئۆتۆمبیلی بچووک تا ترێلە و باڵ هەرگری تێدا بوو. ئەو تاوانە بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام درراوە. شوێنپەنجەی تۆمەتباران لە ماوەیەکی کورت ون دەبێت. تۆمەتباران کەسانی لێهاتوو شارەزا بوون لا دزینی ئۆتۆمبیل کە بەڕێگەز عەرەبن و خەڵکی ناوەڕاست و خواروی عێراقن. هەر کاتێک تاوانێکی دزینی ئۆتۆمبیلیان ئەنجام دەدا، هەمان کات دەگەڕانەوە خواروی عێراق تا دەستگیر نەکرێن. شوێنپەنجەی تاوانەکانیان بزر دەکرد. دوای چەندین تاوانی دزینی ئۆتۆمبیل کە لە شاری هەولێر ئەنجامیاندا، هێزە ئەمنیەکان و پۆلیسی هەولێر دەستیان کرد بە لێکۆڵینەوە و بە دوواداچوون بۆ دۆزینەوەی شوێنپەنجەی تۆمەتباران. ئاگادار بن کرێ لە ڕەنجی سپی ژمارەکەی دوای چاودێریەکی وردی پۆلیسی نێژدی تاوان لە بەشی دزینی ئۆتۆمبیل کە بە سەلیقەی سیارات ناسراوە، شوێنپەنجەی تۆمەتباران دۆزرانەوە. تیمەکان شەقام بە شەقام و هەنگاو بە هەنگاو چاودێری جوڵەی تۆمەتبارانیان دەست پێ کرد. دوای دۆزینەوەی ئاشکراکردنی ناسنامەی تۆمەتباران، هێزەکانی پۆلیسی فریاکەوتن و نێشتنی تاوانی هەولێر پلانی دەستگیرکردنی تۆمەتبارانیان داڕشت و هێزەکان ئامادە کرا. چاودێری تۆمەتباران لە ئۆپەراسیۆنێک دەستگیریان دەکات.
تۆمەتباران دەستگیر دەکرێن ڕێکاری یاسایی دژیان دەگرنە بەر با فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی هەولێر بەند دەکرێت بەڕاوی لێکۆڵینەوە دەکرێتەوە. ئەو تۆمەتبارانەی کە بە دزیەکانیان سەروەت و سامانی ئەم خەڵکانەیان لە یانە شەوانەکان و دیسکۆ و باڕەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە شاباش تاواندەوە ئەمڕۆ پۆلیسی هەولێر دەستگیریانی کرد. ئەم دوو تۆمەتبارە پێتان بڵێم چیان کردیە. ئەم دوو تۆمەتبارە لە شاری هەولێر، لە سلێمانی، لە کەرکووک، لە هەرێمی کوردستانیان کردوتە ئامانج. ئەمانە لەلایەک بە بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان دەیانێت زیان بۆم کۆمەڵگەیە بگەینن. لەلایەکی تر بە ئەنجامدانی تاوانی دزی بردنی سەروەت و سامانی خەڵک لە هەموو هەرێمی کوردستان تاوانی ئەنجام داوە. ئەم تۆمەتبارانە ئەمەیان خەڵکی مەحمودیەیە لە بەغدای پایتەختی عێراق، ئەمەیان لە حەوێجە هاتووە، ئەمانە بەڕێگەز عەرەبن و خەڵکی خوار و ناوەڕاستی عێراقن. لە هەرێمی کوردستان تاوانی دزیان ئەنجام داوە. ئەم دزیان چۆن کردووە؟ ئەم تۆمەتبارەیان ئەمە تەنها ئەمە شارەزا بووە لێ هاتوو بووە لە دزینی ئۆتۆمبیلی بارهەڵگر و ترێلا. ئەمە بەس ئۆتۆمبیلی بچووک هەرچی ئەو سیارانەی لە ناو بازار لە شوێنەکە خەڵک هەبوو نەخۆشی هەبووە بردیتە نەخۆشخانە هاتۆ دەرێ ئۆتۆمبیلەکەی لێ دزراوە. ئەمە تۆمەتبارەکەیە کە دزیەکەی ئەنجام داوە. ئەمە چی کردووە؟ ئەمەیان کە دەستگیر دەکرێت کە پۆلیسی هەولێر دەستگیر دەکات دوای ئەوەی لێکۆڵینەوە دەکەن لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی هەولێر، ئەم تۆمەتبارە بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە و مادەی هۆشبەری زۆری کریستاڵی لە دەست گیراوە لە کاتی ئەوەی کە پۆلیس دەستگیر دەکات. ئەمانە بازرگانی مادەی هۆشبەرن، هاوکات کاری دزیان ئەنجام داوە، تاوانی دزی و فڕوفێڵیان لە هاوڵاتیان کردووە، کاری ساختەیشیان ئەنجام داوە، تا بڵێ ئۆتۆمبیلەکانیان ساختە کردووە. ئەمە زۆر شتیان کردووە، بۆیە ئەمەیان بە هەمان شێوە پێشینەی تاوانیشیان هەیە. ئەم دوو تۆمەتبارە لە تاوانی دزی و کاری ئەو تاوانەی کە ئەنجامیان داوە ئەمە لە شاری سلێمانی پێشنیان هەیە، لە بەغدا و لە کەرکووک لە ناوچەکانی تریش. ئەمڕۆ پۆلیسی هەولێر دەستگیریان دەکات ئەوەی کە لە تاوانەکەیان کردویان، ئەم سەروەت و سامانیان چ لێ کردووە. ئەم تۆمەتبارەیان ئەم بڕەپارەیەی کە لە هاوڵاتیانی بردووە، کەرەڤانەی فرۆشتۆتەوە بە نیوە قیمەت هاوڵاتی، ترێلەی لە شەقام دزیوە بردوێتی لە خوار و لە ناوەڕاست لە شوێنە بیفرۆشێتەوە. ئیدی ئەم پارە و سەوت سامانی تاواندۆتەوە. ئەمڕۆ پۆلیسی هەولێر دەستگیری کردووە، دادخوازەکانیش لێرەن بەشێکیان کە ئەوانەی لە شاری هەولێر دزیان لێکراوە. دادخوازەکان بڕوان ناکەن تۆمەتباران دەستگیر کراون، ئەوان بانگ دەکرێنە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر. بۆ کوردستان 24 و بەرنامەی شوێن 50 قسە دەکەن و یەکێک لە دادخوازەکان شۆفێری ترێلەیە و خەڵکی بەغدایە. سەری سوڕماوە تۆمەتبار کە لە هەولێر دزی کردووە چۆن لە خوار و ناوەڕاستی عێراق تۆمەتباریان دۆزیەوە و دەستگیر کرا. تۆمەتباران دان بە تاوانەکانیان دەدێت. أنا احتقدت السيارة من يوم المقبرة. من چوومە لای گۆڕستانێک ئۆتۆمبیلێکم دزی، پاشان چوومە خەبات لەگەڵ هاوڕێکەم ئۆتۆمبیلەکەم فرۆشت بە 18 وەرە قەونیم. راح صرفتن بالديسكو. دوای ئەوە پارەکانم لە دیسکۆی شارەکانی خوار و عێراق خەرج کرد و ئۆتۆمبیلی دووەم دزی و بردمە خەبات. لە کات ڕێکخستنی کارەکانم بووم بۆ فرۆشتنی. لە ماوەی 24 کاتژمێر لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە. خلال 24 ساعة. خەڵکی شاری حەویجەم هاتم بۆ شاری هەولێر، سێ ساری جۆری وەپڵم بەر، دواتر ڕۆیشتم بۆ بەغداد. لەوێ سارەکانم ساخت کردەوە و ڕقەمی ساختم لێدا. بعدين راحت الديسكو لبغداد. دواییش لە
بەس لە کەرکووک فێری کوردی بوومە بەموتی 24 ساعات منیان کرد لە هەولێری لە سەیتەرەی شێراو منیان دەستگیر کرد و هاوریان لە بنکەی پۆلیس مخدراتشم پێ گیرا لە سەیتەرە ناو سیارەکە جۆری کریستاڵ چەندین تاوانم لە شاری سلێمانی و هەولێر ئەنجام داوە پێشترش پێشنی دزیمە بوو. سواری بەیانی بوو کە ئاگدار کرامەوە بار هەڵگرەکەم سیارە گەورە ترێلا کە نەماوە لە شوێنی خۆی پۆلیس هەولێرم لێ ئاگدار کردەوە دەستخۆشییان لێ دەکەم لۆ سەعات سواری هێوارێ تۆمەتبارەکان دەزیر کرد و سیارەکەشان بۆ گەڕاندبووە زۆر سوپاسیان دەکەم هەستاچی زۆر خۆشمە بوو. مواطن عبد الرحمن علي مهدي من سكنة بغداد عند دخولي إلى أربيل من هاوڵاتی عەبدوڵڕەحمان عەلی مەهدی دانیشتووی شاری بەغدام کاتێک هاتم بۆ هەولێر بارێکی کۆمپانیا پێ بوو لە کۆمپانیاکە بارەکەم بەتاڵ کرد دوای بەتاڵکردنی بارەکەم لە لای پیشەسازی باشوور نزیک گۆڕستانێک بوو باڵ هەڵگرەکەم ڕاگرت نزیک کاتژمێر 4 ئێوارە بوو تاکو کاتژمێر 8:30 شەو لەناو ئۆتۆمۆبیلەکەم بووم دوای کاتژمێر 8:30 لەگەڵ هاوڕێیەکم چوین بۆ نانخواردن لە بازار رجعت الساعة 11 بالليل ما لقيت سيارة کاتژمێر 11 شەو گەڕامەوە کە گەڕامەوە بینیم ئۆتۆمۆبیلەکەم نەمابوو ڕاستە خۆ پەیوەندیم کرد بە پۆلیسی نێشتنی تاوانی دزیکردنی هەولێر بۆ ماوەی 24 کاتژمێر شوێنی ئۆتۆمۆبیلەکەمیان دۆزیەوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم خوای گەورە پایداریان بکات بۆ ئارامی و ئاسایشەکە هەیەە سوپاسی تایبەتی پۆلیسی هەرێمی کوردستان دەکەم. سیارەم ڕاگرت بوو لەکەن خستخانەی ڕۆژئاوا لێ پارکم کرد بوو چوومە دام هەتا گەڕامەوە سیارەکەم نەمابوو ڕاستەخۆ بەشی نوێژتنی تاوانم ئاگدار کردەوە بە ڕێبەرایەتی پۆلیسی هەولێر بە زووترین کات سیارەکان ڕادەستکردمەوە و کابراش گیران زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و سوپاسی بەشی نوێژتنی تاوان دزی دەکەم. سەبارەت بەم تاوانە دەچینە بەشی دزینی ئۆتۆمبیل لە نێژتنی تاوانی هەولێر لێرە دوای ئەنجامدانی ئەم تاوانە و دەستگیرکردنی تۆمەتبارەکان ئۆتۆمبیلەکان دەدرێنەوە بە خاوەنەکانیان کە بڕوا ناکەن. پۆلیسی پارێزگای هەولێر لە ڕێگەی نێشتنی تاوانەکان بەڕێوەبەرات نێشتنی تاوانەکان نووسینگەی سەلیقەی سیارات نووسینگەی دزینی ئۆتۆمبیل ئەم ئۆتۆمبیلان دەبین ڕستکراون ئەم قافلەیە ئەمە لە دەست تۆمەتبارەکان دەرباز کراون ئەوە گەڕاندراینەوە بۆ خاوەنەکانیان ئەم ئۆتۆمبیلیان ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرا گەورەیە کاتژمێر 4 بەرەبەیان خاوەنەکەی هەڵدەسێت دەبین ئۆتۆمبیلەکە دزراوە بەڵام پۆلیس 4 ئێوارە بۆ دەگەڕێنتەوە ئەمە لە دڵتەنجی دەربازیان کە دەزاتیاندا ئەمەیان ئەم ئۆتۆمبیلە ئەمە عەرەبەک بۆ خۆی تۆمەتبارەکان ئەم باندانە خۆشیان عەرەبن لە خوار و ناوەڕاستی عێراق هاتوونەتە هەرێمی کوردستان شاری هەولێر چیان کردووە بەس دزیان کردیە دواتر گەڕاینەوە پارەکانیشیان لە دیسکۆ و نمایش کردووە و شاباشیان کردووە لە بەغدا لە دیسکۆ و یانە شەوانەکان دایتەنە ئافرەتان و ڕژاندیتیان ئەمەیان کە ویسیتیان بیفرۆشن کەرەڤانەکان فرۆشتێ بەجزیە خۆی $3000 دەکە ئەمانە بە نیوە دایتە نیوە قیمەت وە پارەکە پارەی شەوچ یانە شەوانەکان بوو ئەم ئۆتۆمبیل ئەم بار هەڵگرەش ئەم ترە لە ویستیان بیفرۆشن بەڵام تۆمەتبارەکە هەند چاوبرسی بووە پێش ئەوەی بیفرۆشت بەشێک لە گازەکەشی فرۆشتووە لۆ ئەوەی بە بەتاڵی بلاتە کابرای چاوی لەوەش بووە ئەم دوو ڤیکترایە ئەم دوو ئۆتۆمبیلەش بە هەمان شێوە لە شاری هەولێر لە خاوەنەکانیان دزراون کە کرێکار بووینە پۆلیسی هەولێر هەموو ئۆتۆمبیلەکان لەم ماوەی دزراوە دەگەڕێنێتەوە دەداتەوە دەست خاوەنەکانیان ڕادەستی
خاوەنەکانیان دەکاتەوە لە بەرنامە شوێن پەنجا پۆلیس هەولێر ڕایدەگەێنێت شۆفێران هۆشیار بن پێویست ناکات سویچی ئۆتۆمبیلەکانتانە ناو ئۆتۆمبیلەکان بەجێ بێنن ناو بەرهەڵگرەکان ئەمانە لە دەرەوە هاتوونە سوودیان لەوە بینیوە دەستیان کەوتووە بزیتیان کاگالانەوە سیارەکەمە وەرم گرتەوە دەستا خۆشببی ڕۆژی 6 ئاگداریان کردمەوە سیارەکەم لە جێخۆی نماوە هێزەمنیەکانم ئاگدار کردەوە چاری بەیانی بوو سکاڵام تۆمار کرد دەستیان خۆجار هەمان ڕۆژ تاوانباریان دەزی کرد و سیارەکەشان بۆ گەڕاندبووە. بە پێی زانیاریەکانی ئێمە لە بەرنامەی شوێن پەنجا لە کوردستان 24 تاوانەکان بە تاوانە زۆرەکان بەگشتی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە دەمەوێت ئاماژە بە تاوانی دزی بکەم تاوانی دزیش بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە کە دەڵێن تاوانی دزی بەس ئەوە نییە ماتۆسکیلێک بووی یان ئۆتۆمبیلێک زاین بشکێنرێت تاوانی ڕێکخراوی دزی تاوانی دزینی ئۆتۆمبیل بانق دزین تاڵانکردن ئەمانە تا ڕاددەک بەشێکی هەن نەماوە ئەوەی کە ماوە حالەت هەیە بۆیە ئێمە لەگەڵ مقدم کیفاح و تەبێژی پۆلیسی پارێزگای هەولێر دەست پێ دەکەین کاک مقدم تاوان دەبینین تاوانەکانی دزی کەمی کردووە بەڵام تاوانێکە بوو لە ماوەی ڕابردوو کە بۆ تاوان دەست پێ دەکەین ئەم تۆمەتبارانە چێ بوون کە تاوانێکی دزی گەورەیان ئەنجامدا سەبار بە ئۆتۆمبیل دزین بوو لە شاری هەولێر ئەو باندە چێ بوون ئەوانە چیان بەسەر هات دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوو چەند تاوانێکی دزی ڕوویدا لە شاری هەولێر کە تاوانی زۆرا زۆر بوون ئەوانیش تاوانی دزینی تڕێلە بوو دزینی چەند ئۆتۆمبیلێک بوو ئەوە بوو دوای ئەوەی کە چەند هاوڵاتیەک سەردانی نووسنگەکانی تاوانیان کرد لە شاری هەولێر کە تڕێلیان یاخود ئۆتۆمبیلیان لێ دزراوە ئەو بوو تیمەکانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بەشی نێشتنی تاوانەکان دەستیان کرد بە ڕێکارە یاسایەکان و بە ئەو ڕێکارە یاسایانەی کە وا پێویستە بۆ دۆزینەوەی تۆمەتبارێک ئەو بوو دەرکەوتکەوە ئەو تاوانانە لە ڕێگای دوو کەس کە دانیشکە عەرەبن بەڕەگەس دانیشتووی ناوەڕاست و خواروی عێراقن کە یەکەچیان لە بکە هەر جارێ لە شاری مووسڵەوە یاخود لە شاری کەرکووکەوە داخلی هەولێر بوون هاتوون ئەو تاوانانیان ئەنجامداوە و گەڕاونەوە شوێنی خۆیان ئەو بوو سەرەتا شوێنەکانمان دەستنیشان کرد دواتر لە ڕێگای مەفرەزەکانی نێشتنی تاوانەوە هەردوو تۆمەتبار دەژی کران و لە کاتی دەژیکردنیش و لە کاتی لێکۆڵینەوە دانیان نا بە تاوانەکانیان کەوا نزیکەی دە تاوانی دزی زۆرازۆریان بە هەمان شێوە ئۆتۆمبیل و بارهەڵگیری گەورەش ئەنجام داوە ئەوانە کە دەژی کران باشە ئۆتۆمبیلەکانیان برد دزیان بەشێکیان هاوڵاتیەکان کە ئۆتۆمبیلەکان ئەوانەی کە دادخوازن سکاڵیان تۆمار کرد ئەوان بۆچی عنی وا بە ئاسانی ئۆتۆمبیلەکان دەزرا خۆ ئارامی ئاسایشی بەهێز هەیە کەم و کوڕێکە چ بوو هۆکارەکەی چ بوو لە هاوڵاتی دیکە بزانن دەبێ ئاماژە بۆی بکەمکەوە ئەو ئۆتۆمبیلانەی کە دزراون یاخود بە تیش بخینە سەر ئەو دوو بارهەڵگرە ئەو دوو بارهەڵگرە یەکەچان ئی عەرەبێک بوو یەکیان ئی کوردێکی دانیشتووی شاری هەولێر بووە ئەوە لە دەرەوەی شاری هەولێر بەجیان هێشتووە ها ئەوانی کە دەمینێنەوە بارهەڵگرەکان لە شۆستەک لە قەراخ شۆستەکان یاخود لە گەراجەکان دێڵنەوە سویزی لەسەر بووە ینی مەبەستم ئەوەیە هیچ تاوانەکە هیچ فەنەکی تێدا نەبووە
بە سویزەوە سویزی لێەوە زۆر بە ئیسراحەت بردیتی ئەوان زۆر تەمین لە ماڵی خۆیان کەوا بە ئاسانی سویزەکەی لە بەجێ بڵێن بەڵام ئەمە ڕێنماییمان بۆ هاوڵاتیان ئەوەیە ڕاستە ئەمن ئەمانەت هەیە بەڵام جیواشمان هەیە کەوا شارەزای ئەمنیەتی کوردستان نییە لە دەرەوە بۆ نمونە ئەوکو ئەو دوو دزەدێن شتێکی وا ڕوودەن و شتێکی وا دەکەن و تاوانێکی وا ئەنجامدەن بۆیە باشترینشت ئەوەیە دەرگا و شتی خۆیان قەپاتکەن باشترە تا دوور بن لە خۆیان بێت سویزەکە لە بلیگرام بەها لای خۆیان بێ بەڵێ بە هەمان شێوە بۆ سارێ بچووکیش ئەمە زۆر جار هەیە حاڵەتی وامان توش بووە لە ناهۆلێریش بە هەمان شێوە ماڵ هەبووە لە پێش دەرگا بە دوو ڕۆژ سیارێ بەجێشت و دەرگا قفل نەکردووە ئەو ئارامی ئاسایشە بەهێزەی هەرێمی کوردستان لە شاری هەولێر بە تایبەت هەیە وای کردووە چەندە کاریگەر بۆ لەسەوەی تاوان زۆرەکان بەگەشتی وە تاوان دزی کەم بێتەوە ئەو حالتانەشی کە هێچێ بەڵێ ئێمە سواز بخوا ئەگەر بە تهدید بە دیاریکراوی باسی کابینەی نۆ بکەین سواز بخوا ئەوە ڕنگدانەوەی باشیە بۆ لە کابینەی نۆکەوە ئەمن و ئاسایش لە شاری هەولێر بە تایبەت باز بکەین بە شێوەیەکی یەکجار بەرچاو ڕەنجی دایتەوە لەنا هاوڵاتیان کەوا ئەمن و ئاسایشێکی زۆر باشمان هەیە هاوڵاتیان لە دەستێکی ئەمیدان کە ئەوە 100% هەموو هاوڵاتیان لەگەڵ ئەوەدان بەڵام تا جارجارە شتێکی واڕوودا دزیەک ڕوودا من دەمێ هاوڵاتیان ئاگدار بکەمەوە دڵنیاشیان بکەینەوەکەوە تاوانی دزی وەکو دزی زۆر شت دەگرێتەوە بۆ نمونە باسی سیارە بکەین تاوانی دزی سیارە تاک ماوە جاران زۆر جاران گەلێک زۆر بوو جاران چۆن بڵێ دەتوان بڵێم دیاردەوە بەڵام ئێستا حاڵەتەشی داگمەدە تاکەیە بەڵام وەکو ئەوەی کە دزی ئێستا زۆرە لە ناو شاری هەولێر دزی تاوانی یعنی ماتۆڕە پایسکیلە قەفەزێکی بلبلە شتێکی ئەوە لەو شێوەیە ینی شتێکی دزی گەورە نەماوە بڵێن سواز بخوا تا ئێستا جێمان لێ نەبووە کە لە هەولێر باقێک ببڕیدرێ بەڵێ کە لە هەموو وڵاتەشی ئەوروپیکە ئەو شتە باوە بەڵام دەمین ئێستا لە ناو شاری هەولێر تەماشاکە لەسەر یەک ئەوەی بچووکە ینی سندوقێکی بچووکە بە ملیۆنان دلاری لەسەر دەگرێتەوە بە عارەبانەی بچوو پارە دەگوازنەوە لەو سەر بۆ ئەو سەر ینی سواز بخوا ئەوە ڕنگدانەوەکی باشی هەبووە وەی شاڵە باشتیش دەبێت.